دەستێکی جوانی لە ڕێی دەنگەکان بەخشیوەتە هەمووان و گەورەترین کەلێنی لە ئەدەبیات و زانست و زانیاری و ئاین و پەروەردەی لە کتێبی کوردی ئاپە کردوتەوە. ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری بە مەبەستی خزمەتکردن بە چینی نابینایان هەڵسا بە سازکردنی فیستیڤاڵێک لە شاری هەولێر بە ناونیشانی دەنگ ڕۆشناییمانە کە نزیکەی 150 نابینە ئامادەی بوون. من ناوم هاوکارم محەممەد حەسەنە، بەرپرسی بەشی نابینیانم لە ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری و هاوکاری مرۆڤی. دیارە ئەو ڕێکخراوە مدە ساڵانێکە دامەزرا لە خزمەت چینی نابیناندایە، هەموو وەکو زانست زانیاری هەمووش وەکو هاوکاری مرۆڤی. ئەوڕۆ هەڵساوین بە سازکردنی فیستیڤالێک. ئەو فیستیڤالە بۆ دابەشکردنی 130 کتێبە لە بوارە جیاجیەکان کە بە شێوەی دەنگ، چونکە هەموو کەسێک ئاسای ئەگەبی و کتابی خوێنیتەوە ئاسانە، بەڵام کەسی نابینا دەبێت کەسێک بۆی بخوێنیتەوە. ئێمەش هەڵساین بۆی کە ئەو پرۆژەمان کردێت تەمەنەوەی سێمین فیستیڤالە بۆ 130 کتێب دەکرێت. لە 2017 فیستیڤال یەکەممان کرد، 2018 فیستیڤالی دووەم، ئەمە سێمین فیستیڤالەکە لەو ساڵ دەکرێت. کتێبەکانش کتێبی بواری جیاوازن و ئینسانش بەڕاستی کە دەبینی خزمەت دەکات لە ڕووی ڕەهەندی ڕۆشنبیری لە بۆ تاش نابینە خۆی بەخۆشحاڵ دەزانی و ئامانجیشمان هۆشارکردنی خەڵکی و ڕۆشنبیرکردنی خەڵکی بەرزکردنی ئاتی تەقافی نابینە، هەروەها بۆی کە گەر نابینە هەر سەرچاوش بێ بە دەنگ هەبی لە بەردەستی، بەتابێت ئەو نابینانەکە خوێنەرن یاخود ئەوانەیە کە قوتابینە لۆی کە کاتێککە لە کاتی بەحث و توێژینەوە بابەتانە سەرچاویان بەرزکەوی. ئەو پرۆژانن بەڕاستی وەمان لێ دەکات کە زیاتر خزمەتی نابینایان بکەین بە حکومی کە نابینایەتی زۆر پێشوازی لەو جۆرە پرۆژانە دەکات و ئێمە جگەلەوە ئەپێکشمان دروست کردووە ئەپلیکیشن ڕۆشنایی کە یەکەم ئەپلیکیشنی لەسەر ئاستی کوردستان تایبەت بە کتێبی دەنجی، یان ئەو نابینایە کە دەستی نەگات ئێرەش دەتوانێت لەسەر مۆبایلەکەی خۆی لە هەردوو سیستەمی ئەندرۆید iOS ئەپلیکیشنەکە دابەزێنی سەرجەم کتابەکانمان لەوێ بەش جا کردەوە و ئامادەیە. بەشداروان بە گرنگیەوە لە چالەچەکان ڕوانی و پێیان وابوو لە ڕێگەی ئەم جۆرە بەشداریکردنا دەتوانن وەکو کەسی ئاسایی لە ڕووی زیادبوونی معریفە و زانست و زانیاری سوود لە پەرتووکە هەموو جۆرەکان ببینن. ئەمڕۆ لێرەدا کۆبوونەوە بۆ ئەوی ئێمەی نابینیان لە کاروانی زانست و زانیاری دانەبڕین، بتوانین وەکو کەسانی ئاسایی لەم فیستیڤاڵەدا بەشدار بین و چەند کتێبێکی بەنرخ و بە پێز و گرنگ لە هەموو بوارە جۆرا و جۆرەکان لە چوارچێوەی ئاین و دەرونی و تەندروستی و هەموو بوارەکانی کتێب لە ڕێگەی دەنگەوە بکەینە دیاری بۆ نابینایە، چونکە ئێمەی نابینا لەبەرەوەی توانای خوێندنەوەی نووسینی ئاساییمان نییە، بۆیە پێویستمان بەوەیەکەوە وەک ئاشکرایە لە ڕێگەی دەنگەوە بتوانین گوێ لە کتێبەکان بگرین. ئەمەش سوودی دەبێت لە چەند لایەنێکەوە وەک ئەنجامدانی توێژینەوە بۆ نابینایان کەوا بتوانن لە زانکۆوەک و کەسانی ئاسایی سوودی لێوەربگرن. ئێمەوەکو نابینا ناتوانین کتێبی ئاسایی بخوێنەوەکو کەسی ئاسایی و کەسی بینا بابڕێن ئەوانەی کە چاویان بێکێشەیە. لە بەدیلی ئەوە ئەو ڕێکخراوە هەستا بە تۆمارکردنی کتێب کە لە پێشتردا کۆمەڵە کتێبی تۆمار کردووە، من بەڕاستی ناتوانم بابڵێم بە وردی بڵێم ئەوەندە کتاب خوێندێتەوە، بەڵام سوودێکی زۆر وەرگرتووە کتێبێکی زۆر مەرحەمدە لە ڕێگەی چالەچەکانی ئەوانە بەدەست گەیشتەوە و توانیوەتە بیخوێنەوە. لەم فیستیڤاڵەدا 130 کتێبی دەنجی تۆمارکرا و بەخشرایە نابینەیان پەرتووکەکان لە بواری ئاینی و ڕۆشنبیری گشتی پێکات بوون. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ.